جەماوەری خۆراگری و ژنان وەک دەزانن لە هەژدەی ئەم مانگەوە دەوڵەتی داگیرکەری تورک بۆ 25مین جار لە مێژووی 30 ساڵی ڕابردوو دەستی بە ئۆپراسیۆنێکی فراوان کردووە لە بەرامبەر هەرێمەکانی زاب و ئاڤاشین. ئەم ئۆپراسیۆنە لە کاتێکدایە کە ڕژێمی فاشیزمی دەوڵەتی تورک لە لێواری تێکشکاندنێکی حتمیدایە و بۆ لەسەر پێمانەوەی خۆی و پێکێنانی ئامانجە فراوانخوازیەکانی 100 ساڵەی پەیماننامەی لۆزان تەنیا بە هەوڵی داگیرکردنی خاکی کوردستانەوە نەوەستاوە، بەڵکو لە هەموو جێگەیەک ئۆپراسیۆنێکی ئەنجامدابێت بەعس ئاسا و خراپتر بە ئاگر و ئاسن و سیاسەتی سوپاندنی خاک و هەڵوشینی خێر و بێری سەر زەوی و ژێر زەوی مامەڵەی کردووە. شاڵاوەکانی داگیرکەری لە مێژووی ئەم خاکە هەمیشە ئەوەی بۆ سەلماندوین کە هیچ هێرشێکی داگیرکاریەک بەبێ هاوکاری نۆکەر و هێڵی خیانەت سەری نەگرتووە. ئەمە پەڵەیەکی ڕەشە لە مێژووی ئەم گەلە ستەمدیدەیە. پاساوەکانی ئەم داگیرکاریە لە مێژە بۆ هەموو کەسێ ڕوونە کە تەنیا پەکەکە نییە و هەموو کوردستانە. ئەگەر ئەمڕۆ لە ریزی پێشەوە پەکەکە ئامانجە ئەوە ڕاستیەکی حاشە هەڵنەگرە کە تاکە بربەستە لە بەردەم مەرامەگەڵاوەکانی ئەم دەوڵەتە فاشیستە. لە مێژووی هەموو بەرخۆدانەکانی مێژووی 100 ساڵی ڕابردوو لە بەرامبەر ڕژێمە فاشیستەکان شەندە ژنان لە بەرەی بەرخۆدادان بوون ئەوەندەش کاریگەری گەورە لەسەر بەدەستێنانی دەستکەوت و مافەکانی هەموو کۆمەلگا و ژنیش هەبووە. هەر بۆ ئەوەش ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویست بە بەرەیەکی یەکگرتووی ژنانی باشووری کوردستان هەیە لە دژی داگیرکاری. ئەمڕۆ پێویستە ئێمەی ژنان نەک تەنیا پشگیری لەو کچ و کوڕوگەری لە قارمانانە بکەین کە لە سەنگەری بەرخۆدانیدا داکۆکی لە کەرامەتی نەتەوەی خاک و بەهاکانمان دەکەن، بەڵکو دەبێ هەڵگری ئەو ئامانجە بین کە ئەوان لە پێناویدا دەجەنگن. ئەو بەرخۆدانی ئەمڕۆ گەریلا لە بەرامبەر دەڕەندەترین داگیرکاری کوردستان لە چیاکانی کوردستان بەپای دەکا دەواازەی شۆڕشێکی دیموکراتیە بۆ پاراستنی خاک و هەبوونمان. ژنان لە هەموو کاتێک زیاتر دەبێ ڕەهەندی قڕکردنی خاک جەستەی ژن و ژینگە پێکەوە ببینن، تەنیاش بە بەرخۆدان و خۆڕێخستکردن و دەتوانین وەڵام دەرەوەی ئەم داگیرکاریە بین. دوژمنانی گەلەکەمان بۆ ساتێکش ناسراون. جا ئێمەی ژنان و هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەکەمان بۆ بسرەوین. ئەمڕۆ ڕۆژی تێکۆشانە لە دژی داگیرکاری، کاتی ئازادیە، کاتی پاراستنی کۆمەڵگا و خاکەکەمانە، کاتی تێکشکاندنی یەکجارێکی فاشیزمی نۆکەرانیانە.